دانیشتو ڕۆژی بیر لەو بکەیتەوە دانیشی بینی خۆت و خوا دانیشیت بیر لە بوون و نەبوونی خۆت بکەیتەوە و فریبێت بە چاوتە بێتە خوارەوە کە ئەم نەفسە لە دنیادایە ئەی باشە بۆ محاسبەی نەکەم بۆ جەڵەوی نەگرم دەمرم ئەبێ لە کۆ بکەوم بکەمە چی چەمێکەوە لە چی جێگەیە بکەوم زۆر گەنگە ئینسان ئەو حاڵەتەیە بیر بێت قەل لە بیری نەچێتەوە لە دوای مردنیش بۆ ژیانێکی تازە کە قەت نەتبینی و ئاخیرەتە لەوێ محاسبە هەیە و لێپرسینەوە هەیە لەسەر کردەوەکانی ئەم دنیا پاداشت هەیە ئەگەر باش بێ بە باشە و خراپ بێ بە ئازار لەسەر کردەوەکانی ئەم دنیایە بەڕێزان دنیا مەزرعەتە بۆ ئاخیرەت خوا ئەم تەمەنەی بە ئێمەدا فرسەتە ئێمە هێنایە دنیاوە بۆ ئیختیبار و بۆ تاقیکردنەوە لە دوای ماوەیەکی کەم و کورت ئیمتحان تەواو دەبێ اختیبار تەواو دەبێ ئینسانی زیرەک و قوتابی زیرەک سەعید دەکا تێک کۆشێت کۆشش دەکا و هەوڵ دەدا بۆ ئەو ڕۆژەی تر ئێمە لە اختیباڕین خوا ئێمە هێنا بۆ دنیا بۆ چەند ساڵێکی دیاریکرا و کۆتایی دێت لە اختیبار و تاقیکردنەوەین هەم تەمەن تەواو دەبێ هەم دنیا تەواو دەبێ هەم کاتی ئیمتحان و اختیبارش تەواو دەبێت بۆ ڕۆژی جەزا هەڵدەگرین کەوا خوای کەورە خۆی مالکی یەومی دینە بۆ ئەو ڕۆژە هەڵمان دەگرێت بۆیە لەم دنیا کۆشش بکە سعی بکە و هەوڵ بکە ئیشێ بکە کە خوا پێ ڕازی بێت عاقڵ ژیر کە خوا عەقڵی پێداوە بەردەوام مردنی لە یادا نەک هەر لە یاد پێ بکەنێ بەڵکو خۆی بۆ ئامادە دەکات زۆر بیری دەکا بەردەوام واز لە حرامەکان دێنێ و گوناهەکان دێنێت ئەرزانێ دنیا بەجێ دێڵێ بەدەستی خاڵی دەڕوات ئەوەی کە بەجێی دێڵێ بۆ ماڵە و ئەهل و کەسەکانتە هیچی تۆ نییە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو ئەکثروا من ذکر هذه اللذات الموت زۆر بیر بکەنەوە لە بچڕێنەری لەزەتەکانتان مردنە لەزەت خۆشیەکان بچڕێت لە ڕیوایەتێ فەرمێ ما ذكره أحد في ضيق إلا وسعه ولا ذكره في سعة إلا ضيقها عليه هەر کەسێک چەنە ژیانی تەسک بێ و دەستکورت و ناخۆش بێ کەبیر لە مردن بکاتەوە دنیای لە بەرچاو فراوان دەبێتەوە ئەڕێ ئەڕۆن بەجێی دێڕم هەرچەندە لە خۆشی و گوزەران باشی و فراوانیە بی کەبیری لێ دەکەیتەوە و شوێنەکەت ئاو چاڵەیە و لە دوای ئەوەش بۆ دنیایەکی تر دنیا لە بەرچاو تەسکە بێتەوە بۆیە بەردەوام یادی مردن بکەن لە بیرتان نەچێ بزانن لە دوای مردن حیاتێکی تازە و زیندووبوونەوە هەیە و قیامەتیش قورسە زۆر قورسە بۆ ئەو کەسانی لە خوا عاسی بوون و ئاسان و ئاسانکاری تێدایە بۆ ئەو کەسانی کەوە ئەهلی تەوحیدن ئەهلی سنەتن لەسەر ڕێباز پێغەمبەرن صلی الله عليه وسلم